بسم الله الرحمن الرحيم. إن أريد إلا الإصلاح ما استطعت وما توفيقي إلا بالله عليه توكلت وإليه أنيب. صدق الله العظيم. جەماوەری ئازیز و خۆشەویستی کوردستان، براو خوشکە خۆشەویستەکانی کاروانی یەکگرتووی ئیسلامی کوردستان، سڵاوی خواتان لەسەر بێ. لە ساڵیادی 6/2/24 هەمین ساڵی هەڵکردنی چرای یەکگرتووە، پڕ بە دڵ، پڕ لە خۆشەویستی، سڵاو و ڕێز و حورمەتم هەیە بۆتان. دەستخۆشی و ماندوو نەبوونیتانەکەم. ومێدەوارم کە ساڵی نوێمان پڕی بێ لە سەرکەوتن، لە پێشکەوتن، لە دەستکەوت، پڕی بێ لە خزمەت، پڕی بێ لە چاکسازی و بەخواچوونەوە و ڕێخستنەوەی ناوخۆ و کارکردن لەسەر ئەوەی کە ئاشتەوایی، برایەتی، ئازادی و دادپەروەری باڵ بکێشێ بەسەر هەموو نیشتیمان و وڵاتمانە، هەموو لایەکمان لەژێر ئاڵای ئاسوودەیی و خۆشگوزەرانی و ئارامیە وچان بین. ومێدەوارین کە یەکگرتوو بە شکۆداری، بە سەربەخۆیی بڕیار، بە هیممەت و سەربڵندی بەردەوام بێ لە خزمەتەکانی. هەروەکو پێش 24 ساڵ هاتە مەیدان بە ئیرادەیەکی بەهێز و بە هیممەتێکی بڵند و بە دڵێکی پاک و بە ڕابردوویەکی پاک و خاوێنەوە هاتە مەیدان بۆ خزمەت، بۆ کارکردن لەسەر چاکسازی، بۆ کارکردن لەسەر پەروەردە، بۆ کارکردن لەسەر ئاراستەکردنی گەنجەکان کۆمەڵگە بەگشتی بەرەو تێگەشتێکی میانڕەوانەی دروست لە ئاین، لە بنەما ئەخلاقیەکان، لە مەسەلەکانی نەتەوە و نیشتیمان، لە مامەڵە سیاسیەکانی ساحەکە، بتوانین یەکگرتووەکەمان بەو شێوەی کە هات بەرەو پێش بچێ. بێگومان ساڵێکی پڕ لە سەختی و ناڕەحەتیمان گوزەران، ساڵی ڕابردوو، هەورازبوون شێوی زۆر، گیر و گرفتی زۆر، بژێوی و ناڕەحەتی موچە و بوجە کە هەموو کۆمەڵگەی گرتوێتەوە. ئێمەش خەڵکی ئێمەش ئەندام و لایەنگدانی یەکگرتوو بەشێکی زیندوو و فراوانی ئەو خەڵکە مەحرومە بوون. ناسۆرێکی زۆر بوو، ناخۆشیێکی زۆر بوو. ئومێد دەکەین کە کۆتایی هاتبێ و بەرەو کرانەوەیەک، بەرەو فەرحانیەک، بەرەو یوسرێک ئینشاءالله دوای ئەو ئەسر و ناڕەحەتیانە هەنگاوە هەڵگرین. ساڵێک پڕ لە ناڕەحەتی، بەڵام سەرکەوتن بەسەر داعشا یەکێک بوو لەو شتە خۆشانەی، لەو هەواڵە خۆشانەی کە گەلی ئێمە وچانیە، بەڵام بەداخەوە تێکچوونی بارودۆخ و گەلە کۆمەی هەمەلایەنە لەسەر گەلی ئێمە تەنها لەبەر ئەوە ویستی ئیرادەی خۆی
بوونی خۆی تعبیر بکە بەبێ ئەوەی بیانەوێ کە مامەڵەی دروست و گفتوگۆی ڕاستەوخۆ بکەن و مەسەلەکە و بابەتەکە بە ئاراستەیەکی چارەسەرا ببەن. بەداخەوە ڕێفراندۆمیان کردە بەهانە، کردیانە پاساو بۆ ئەو حاڵەتانەی کە ئەیزانین بۆ لە دەستانی کەرکووک و جێناکۆکەکان بۆ گرفتاری زیاتر بۆ گەل و نیشتیمان. ناکۆکی ناوخۆیی کە بەداخەوە هەمیشە تێکچوونی ناوخۆ و تەفرەقە هۆکارێکی کوشندەی گەلی ئێمە بووە بۆ شکستەکان، بۆ دروستکردنی پاشەکشەکان. هەوڵی زۆرمان داوەکو یەکگرتوو کە ئاشتەوایی و ڕێخستنەوەی ناوماڵی کوردی کوردستانی بە ئەنجام بگا. بەداخەوە نەمانتوانی وەکو پێویست، ئەگەرچی بەعزێ هەنگاو نرا و دەستگای شەرعی پەکخراوی پەرلەمان خرایەوە گەڕ و بەعزێ هەنگاوی ئیجابی نرا و بەعزێ پرۆژەی چاکسازی کەوتە ڕێ، بەڵام گرفتاریەکە ئەوەنە زۆرە ئەوەندە کافی نەبوو. ئێمە لەمڕوا کە پێئەنینە ساڵی 25 هەمینی تەمەنی یەکگرتووی ئیسلامی کوردستان، بە ئومێدین کە یەکگرتووەکەمان بتوانێ هاوکارێکی باش و بنیاتنەرێکی باشی ئایندەی خۆی و گەلەکەی بێ و هەروەکو خۆی بمێنێتەوە بە پێشەنگی لە ئیسلاحە، لە چاکسازیە، بمێنێتەوە بە سربەخۆیی لە بڕیارە، بمێنێتەوە بە عەلەمداری لە ئاشتەوایی و ڕێخستنەوەی ناوماڵە. کۆکردنەوەی ناوماڵی ئیسلامیەکانی کوردستان و ئاراستەکردنی حاڵەتی ئیسلامی کوردستان بە ئاراستەی خزمەتکردن بە دۆزی ڕەوای میلەت، بە خۆکۆکردنەوەی ناوخۆیی، لە تێگەیشتنی دین و لە ئەنجامدان و ممارەسەی دینە، بەو شێوە میانەڕەوەی کە یەکگرتوو پێوەی ناسراوە و هەموو ئیسلامیەکانی کوردستان سوپاس بۆ خوا شایەتی ئەوەی بۆ ئەدەن کە خۆڕاگرانە ئەو پێشەنگیەی پاراستووە. ئەمانەوێ بەو کۆکردنەوەی ناوماڵی ئیسلامیە کە هەنگاوی گرنگی ساڵی داهاتوومانە ببێتە هەوێنی ڕێخستنەوەی ناوماڵی کوردستانی بەگشتی و ئاشتەوایی ناو هێزە سیاسیەکان و کۆتایی هێنان بەم تەفرەقە و کەس بە کەسیەی کە بەداخەوە زاڵ بۆ بەسەر حاڵەتی سیاسی کوردستانە، بە ئومێدی ئەوەی کە بتوانین لەو هەنگاوەشا سەرکەوتوو بین و یەکگرتوو ئامادەیە خزمەتکار بێ بۆ گەلەکەی، بۆ نیشتیمانەکەی، بۆ خەڵکی کوردستان، ئەگەرچی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دەستکەوتی سیاسی و دنیاییەوە لە پاشەوە بێ، بەڵام ئەمانەوێ لە خێر و لە معنەویات و لە ڕووسوری لە حزوری خوا و لە سەربەرزی ناو میلەت و مێژوو ئەمانەوێ لە پێشەوە بین. جارێکی تر پیرۆزبایی، دەستخۆشی، ماندوو نەبوونی لە هەموو براو خوشکانی بەڕێزی کار و کاروانی یەکگرتووەکەم. ومێدەکەم کە یەکگرتووەکان دڵخۆش بن بە ئینتیما و پابەندی و هۆگریان بەو کاروانە پیرۆزە و دڵخۆش بن بە ئایندەیەکی گەشتر کە ئەوان کارکتەرێکی سەرەکی و ئەساسین بۆ دروستکردنی
بە ئومێدی خوا یەکگرتوەکان بەشێکی زیندوون لە ئیسلاح، زیندوون لە خزمەتگوزاری، لە ئاشتەوایی، لە بنیاتنانی ئازادیەکی ڕاستەقینە، برایەتیەکی ڕاستەقینە، دادپەروەریەکی ڕاستەقینە، حکمێکی ڕەشید و دروست بۆ ئەم کوردستانە خێر لە خۆ نەدیوە، مەحرومەی کە ساڵانێکی زۆرە لە خەبات هەیە، هێشتا بە مەنزڵ نەگەیشتوین. جارێکی تر شەشی دوو پیرۆز بێ لە هەموو لایەکمان، لە گەلی کوردستان، لە هەموو هاوڵاتیانی خۆشەویست، لە یەکگرتوەکان، لە ئیسلام خوازەکان، لە ئیسلاحێت خوازەکان، لە ئازادی خوازەکانی دنیا بەگشتی. هەر شاد بن و سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه.